لێرەکانی هەفتەی 11 خولی پلەیەکی کوردستان ئاکرێ میوانداری شەقڵاوی کرد. یاریەکە لەسەر یاریگای دووەمی پێشمەرگەی هەولێر لە شاری هەولێر بەڕێوە چوو بەهۆی ئەوەی یاریگای ئاکرێ بەهۆی بەفربارینەوە شیاوی یاریکردن نەبوو. لانیوە یەکەم ئاکرێ هەرزوو دەست پێشخەری کرد و 2 گۆڵی لە ڕێگای مەیسەم سەباح و حاتەم عەبدولخالق تۆمار کرد. شەقڵاوە لە ڕێگای ڕەسوول محەڕەمی ئێرانی جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. لانیوەی دووەم یاریەکە شاهیر عنتەر گۆڵی سێمی بۆ ئاکرێ زیاد کردو لەگەڵەوەی یاریزانانی هەردوویانە هەوڵی زیاتریان بۆ گۆڵ تۆمارکردندا، بەڵام ئەنجامی یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی ئاکرێ بەکۆتا هات. بەڕاستی نازانم چۆن وەسف بکەم، بەس ئێمەوەکو بەڵێنماندا بوو بە هەموو هەندارەکان یانای ئاکرێ بە ئیدارەکە ئێمە وەکو یاریزان بەڵێنماندا بوو کام یاریە دەبێ هەر سەرکەوتن بینین، چونکە سەرکەوتنەکەمە لە خولی پلەیەک دەمینەوە و سەرکەوتنێکی گرنگ بۆ الحەمدوللا توانی سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. هەمان ئاستی یاریەکەی کوێمان پێشکەش کرد، هەمان بینیان کە فرسەتێکێکجا زۆرمان چۆن هەم لە گەیمی کەم و هەمیش لە گەیمی دووەم کە نەماتوانێت استقلالی فرسەتەکان بکەین. ئیدی تۆپی پێش ئاوەیە بە تاکید کە گۆل نەکەی ئیدی ئەدۆڕێنی، ئەوە بوو مۆفەق نەبووین، ئەو هەموو هێرشە کە گۆل لێ دروست نەکەی ئیدی تووشی خەسارە و شکستەبی. بەڵام ئینشاڵڵا لێ ئەو دوو یاری ماینەوە مایەکە ئینشاڵڵا بۆی لە ڕیزبەندی ناوەندی بمێنینەوە سەرکەوتن بەدەست بێنین. یانی ئاکرێ بەم سەرکەوتنەکۆی خاڵەکانی بۆ 13 خاڵ بەرز کردەوە و سەرکەوت بۆ خانەی هەشتەمی ناوەڕاستی ڕیزبەند. یانەی شەقڵاوەش بە خاڵێک کەمتر لە دوای ئاکرێ دێت و بە 12 خاڵ لە خانەی نوێمە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.